دوای زەمین لەرزەکەی باکووری کوردستان و وڵاتی تورکیا بە مەبەستی دەربڕینی هاوخەمی شاندێکی باڵای کۆمەڵی دادگەری سەردانی ئەو هێز و لایەنە تورکیانەی کرد کەوا لە هەرێمی کوردستان نوێنەرایەتیان هەیە. کارەساتێکی زەلزەلە پەیدا بوو لە منطقە شەرقی تورکیا، بەلکی منطقە زیاتر منطقە کوردستانی بوو. کارەساتێکی طبیعی بوو، زەلزەلەکی بەلکی شدەتەوەی 7.7 بوو، ئەوژی تاثیرێکی زۆر گەورەی بوو لە ئەو منطقە شەرقی تورکیا، تایبەت منطقە کوردستانی بوو. د 100 ساڵە پاشی دە 100 ساڵە ئاخردا گەورەتر ژوێ بەلکی کارەسات چێ نەبوونە، پەیدا نەبوونە. ئەس باوەڕم بەلکی د دنیایدا پەیدا نەبوونە لە تورکیەدا، چونکی لە ناو تورکیە بەس ناو تورکیە 10 محافەزە پارێزگە ژێ تاثیر وەرگرتن. بویارێکی سروشتی بوو، لەبەرێ بویارێکی گەلێکی بەئێش بوو. يعني مرة دەستپێکی سەرساغی هەمووی گەلێ مەرا دەخوازم، نەتەنە گەلێمەی باکووری کوردستانی ڕاستی ئەو بویارە لۆی دەری قەومی هەمووی گەلێ کورد ئێشان بوو سەدەمێ دلێشیەکی گەلێکی گران. ji birîndara şifa dixwazim, malbata sersağî dixwazim, êmirî re rehmet dixwazim. Ez hêvî dikim em ê bi piştgiriya xwe, yani ev bibe vesîla yekîtiya netewbûna me. Hemî gelê me li dor vê bûyerê komî serhev bibin, piştgiriya gelê xwe bikin, êşa gelê xwe sivik bikin, êşa wî parvekin û parvekin sivik dike rastî tiştekî wisa heye. شاندەکەی کۆمەڵ هاوخەمی سەرۆک و سەرکردایەتی کۆمەڵی دادگەریان گەیاندە نوێنەرایەتی پارتە سیاسیەکانی تورکیا و باکووری کوردستان لە هەرێمی کوردستان و پەیامی هاوخەمیشیان بۆ نووسینەوە. ئامادەباشیشان بۆ هەر هاوکاریەک پیشاندا. ئەو بوومەلەرزەیە لە کوردستانی تورکیا هاتووە و خەڵکەی کە لە دەست دراوە هەم تورکیا هەمیش کوردەخ و دەتوانین بڵێن ئەندامی هەموو ئەو حیزبانن کە لە تورکیا کار دەکەن. دیارە بە ناوی کۆمەڵ سەرخۆشی خۆمان بە هەر یەکێک لەو لایەنە پەیوەندیدارانە ڕاگەیاند. دوعای خێرمان بۆ مردوەکان کرد کە خوای گەورە عەفویان کا و لە هەمان کاتدا شیفاخوازیمان بۆ زیندوەکان بۆ زامدارەکان کرد. بە حەقەت ئەو کارەساتە کارەساتێکی مرۆیە گەورەیە. ئێمەش وەکو کۆمەڵ بەڕاستی ئامادەباشیمان پیشاندا کە هەر شتێک لە تواناماندا هەبی بە تایبەتی لە ڕێگای ڕێکخراوە خێرخوازیەکانمان. ڕۆژی دووشەمە زەمین لەرزەیەک کە گوڕەکەی 7.8 پلەی ڕێخەر بوو وڵاتی تورکیای هەژاند، بە هۆیشەوە هەزاران کەس بوونە قوربانی و ڕووداوەکەش کاردانەوەی بەرفراوانی جیهانی لێکەوتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.